لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوش حالم لواني 360 حبلواني كان تفسير القرآن بيروز بيم وخزمتان بمن بست رضامندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ومن يقتل مؤمنا متعمدا فجزاؤه جهنم خالدا فيها وغضب الله عليه ولعنه وأعد له عذابا عظيما. بەڵە خۆشەویستان لەوانەیە ڕابردوو باسمان لە ئاەتی ڕابردوو کرد کەوە خوای گەورە باسی لە حکمی قەتلی خەتە کرد. هەر کەسێک کەوا نەهاتیە ئیماندارێشتر بکوژی مەگەر بە خەتە و بە سەهوو لە دەستی دەربچی حکمەکەشی باس کرد. بەڵام ئەدێ کەسێک بە متعمدی و بە ئەنقەزد ئیماندارێک بکوژی ومن يقتل مؤمنا متعمدا هەر کەسێک ئیماندارێک بکوژی و بزانێ ئیماندار متعمد بە ئەنقەزد بیکوژیتن جەزای چییە؟ فجزاؤه جهنم خالدا فيها. ئەوە سزایەکەی ئەوەیە خوای گەورە الله سبحانه وتعالى دەفەرمی سزایەکەی جەهەنەمە خالدا فيها تێیدا دەمینێتەوە وغضب الله عليه خوا غەزەبی لێ دەگری خوا پەناماندا کە غەزەبی لە کەسێک بگری بە هیچ شێوە قسەی لەگەڵ ناکە ڕووی تێناکە سبحانه وتعالى ولعنه لعنەتیشی لێ دەکا دووری دەخاتەوە لە ڕەحمەتی خۆی وأعد له عذابا عظيما وهروها خوای گەورە سبحانه وتعالى لبوي ئامادە دەکا عەزابێکی زۆر گەورە کەواتە لە دوای ئەوەی کەوا دەفەرمی جەهەنەم لە دوای ئەوەی دەفەرمی غەزەبی لێ دەگرێت لە دوای دەفەرمی لعنەتی لێ هێشتا عەزابێکی بەڕاستی زۆر توندە زۆر بە توندی دەکرێ بڵێن توندترین سزا لە دوای شرک ئەوەیە خوای گەورە باسی کردێ سبحانه وتعالى بەرەوەی بەڕاستی کوشتنی ئیماندار جەریمەیەکی زۆر گەورەیە. سأكو ابن كثير رحمة الله بالله تفسير وأتدفن هذا تهديد شديد ووعيد أكيد راستيه رشيتي زور تندو أكيدة لمن تعاطى هذا الذنب العظيم لبو كسي كوا أو جناها قوري أنزام بدا كوا كشتني مسلمانك بنا حق والذي هو مقرون بالشرك بالله في غير ما زور زاران خواي قور أو توانا قوري لقل شرك بيكو ديهني توا وكذا فرمي والذين لا يدعون مع الله إلها آخر ولا يقتلون النفس التي حرم الله إلا بالحق لسورة الفرقان كواتا لصفات عباد الرحمن ويكوا الشريك لبخواي قرب الريان نادن وهيز كسيش ناكو ماقر بحق نبي كوا بنديارة باتسان حقيق خلق دا كجري اتر لقوريان خواي قرب سبحانه وتعالى وكو لقل شرك باسي كرديا تسندين أحاديث جدسر أو بابته لا صحيحين ابن مسعود دجرت خوالي راز دفن أول ما يقضى بين الناس يوم القيامة في الدماء يكم شد كوا قضاوت دكري لنيوان خلشي لروج قيامة دا درباري خينا طبعا لا حديثي ترهي كوا في صلى الله عليه وسلم باز دكاتن يكم شد كوا إنسان محاسبي لقل دكري لروج قيامتين ويجكانتي أول حقي خواه سبحانه وتعالى وأوش لحقي بندكانو لنيوان خويان يتر إشارة إلى أن الأول حقيقي هو الصلاة فإن المحاسبة قبل الحكم ديارة عادة المحاسبة ذكري أوجد قضاوت لنا خلش كواتي كم شيء كحساب لقلب بند ذكري لحق خواي جورة أو يكوا لسر نيجكاني خو أبنا ما بدا ودوام شد لقضاوت لنيوان خلشي يكم شد كقضاوت لسر بكريتن درباري خينا لحديث ذاك أبو داود رواية كري أبي الدرداء ديجرتو دفرمي خوالي راز قال رسول الله صلى الله عليه وسلم لا يزال المؤمن معنقا صالحا ما لم يصب دما حراما هتاكو إيمان دار هتاكو إيمان دار خويني يشي بنا حقي نريشتبي أو إيمان دار يشي معنق صالحا معنق تيا واتا باري سوكا بآساني دروا ما بس لذا باري سوكا لقيامته بآساني دبارتو إن شاء الله حتى خويني يشي بنا حقي نريشتبي أو كسا صالحة أو كسا باري سوكا أو كسا بآساني درواتن لسر پردی سراد لروج قیامته
مەگەر خوێنێکی بەناحەقی ڕژان دەبی فإذا أصاب دما حراما ئەدی ئەگەر خوێنێکی بەناحەقی ڕژان بەلەحە چییە؟ واتە إذا انقطع من الإعياء فلم يقدر أن يتحرك كواتا أو كسا كخوينيش بنا حق رجان خوينيش بنا حق رجان أو كسا هلاك دبي وناتواني برواه كواتا باري زور قرصة أو يتريان حتى وكو خوينيش بنا حقي نرجان دبي إيمان دار صالح وباري سوكا بەڵام کە خوێنش بەنا حەقی ڕژان باری زۆر قرس دەبی لەوەی قورستر هەیە کە خوای گەورە وها بەتوندی باسی دەکا لە حەدیث ترکەوە ترمذی و نەسایی و ئیبن ماجه لە عەبدوڵڵای کوڕی عەمر خوای گەورە خۆی بای بڕاز دەفەرمی پێیان سەڵ سەلەم فەرمی والذي نفسي بيده قسم بو ذاتي كنفسي مني بدست لزوال الدنيا أهون على الله من قتل رجل مسلم بغير حق قسم بو ذاتي كنفسي مني بدست لزوال الدنيا تكتوني همو دنيا أهون ترى كم ترى لاي الله لو كوا مسلمانك بنا حق بكجري زور خطرة قضيك يتلير دا أو وعيد أو هرشي كخواي يقول لي رباس كده وكتمان تنترين وعيد هرشي لغير الشرك لير دا خواي يقول برامبر بكشتني مسلمانك بنا حق باسي كردية وزا لير دا فجزاء جهنم خالدا فيها جزاكي جهنم هتا بابن خلود وهتا مانوي هتا مانوي هتا لير دا زانان كويان باس كردية باشا وكسيك مسلمانيكي كشت بنا حق تەنها بە دەربارەی شرک و کوفر خوای گەورە باسی ئەوەی کردێکەوە هەتا لە جەهەنەم دەبینێتەوە بەڵام لێرەشدا دەفەرمی کەسێک مسلمانشی کوشت بە ناحەق لە جەهەنەم دەبینێتەوە خالیدەن فیها جا لێرەدا زانایان مشتومڕێکی زۆر لە نێوانیان هەیە ئەو کەسەی کەوا ئەو گوناهە و تاوانە گەورەی ئەنجامدا بەڵام دەیەوێ بگەڕێتەوە تەوبە بکە چ دەکا یعنی هەموو دەرگاکانی تەوبەی بەڕوودا داخرایە هەموو دەرگاکانی تەوبەی بەڕوودا داخرە لێرەدا دیارە زانایان قسەی زۆر لەسەر دەکەن طبعاً ئەوە شەچی تێدا نییە مەسەن کەسێکی کافر لە پاش ئەوەی کەوە چەندین کافر لە ژیانی کافرێتیان سەحابەیان شەهید کردێ بەڵام پاشان کە مسلمان بووینە تەوبەیان کردێ ئەو تەوبە و مسلمان بوونیان هەموو گوناهکانە دەسڕێتەوە ئەو لەگەڵ هیچ دانێ بەڵام کەسێک بەخۆی مسلمان بی و بزانین تاوانی کوشتنی مسلمانی هەندە گەورەیە ئەو جا بچی مسلمانێک بە ناحەق بکوژی ئەوە سزاکەی ئەوەیە زۆر گەورەیە لێ ئیبن عەباس خوای لێ ڕازی بی ڕەئی لەسەر ئەوەی بووکەوە مسلمانێک بە ناحەق مسلمانێک بکوژی تەوبەی لە بۆ نییە وكان ابن عباس يرى أنه لا توبة لقاتل المؤمن عمدا كواتا ابن عباس خواه يقول لخوي باب رازيبي رأي وابو كوا كسيك بجزاني أو حكمك أو زا بسشي مسلمانك بنا حق بكجي توبي لبونيا أو سزايك توا أو زا لا روايات كليدة جرنوا كذا فرمي أو آتهاتي ونسخ نبوي تو محكمة وتوا اللهم والذي عليه الجمهور من سلف الأمة وخلفها بلام أو الجمهور أو أمة لسيت وكو ابن كثير دره سلف أو بيشين أو دواتريش لأمة هاتي لعلماء أن القاتل له توبة فيما بينه وبين الله تعالى لبوي هي توبة بكال بين خوي وبين إخوة فإن تاب وأناب توبيكر بقراوة وخشع وخضع من الكذب لبوخوا وعمل عملا صالحا كانوا كردوي تاتشي كد بدل الله سيئاته حسنات وأخواي قولة كردوا خراب كان دقورته وبتساكا وعوض المقتول من ظلامته وأرضاه عن ظلامته وكسي مقتول إجل قيامته أخواي قولة لبوي تعويز دكاته رازي شي دكا لبوي تعويز دكاته رازي شي دكا زوكو أو آتشنات إن الله لا يغفر أن يشرك به ويغفر ما دون ذلك لمن يشاء أو آتش عامد فرمي كواتا خواي الله سبحانه وتعالى تنها لو كسي خوش نابك لسر شرك مردية بلام لغير الشرك هر قناهش كهبيتا أو فهو في مشيئة إن شاء عذبه وإن شاء غفر له وكو عقيدة أهل السنة والجماعة فهذه الآيات عامة في جميع ما عدا الشرك وآيات عامة لبوها مو قناه كان مقر الشرك بي وهي مذكورة في هذه السورة الكريمة بعد هذه الآية وقبلها لو آياتا لو سورتا كواباز لو وعيدة تنددك باسي كشتني بنا حق
بەڵام دەفرن لە پێش ئەوە لە دوای ئەوەش هەر لەو سوورەتەدا خی گەورە و ئاتەینایتەوە لتەقویەت الرەجاء تاوەکو ئەو کەسە ڕەجای بەهێزبی ئەو زەدەی والمراد بالخلود هنا المكث الطويل کەواتە لێرەدا دەفەرمی فجزاء جهنم خالدا فيها ئەوەی کە زۆر دەمینێتەوە زانایان جیاوازیان کردێ لە بینەوەی کەوا خی گەورە لە زۆر جێگان خالدین فيها بەڵام یاخود دەفەرمی خالدین فيها ئەبەدەن مادام ئەبەدەین لەگەڵبی ئەوە لە بۆ مشریکان و هەتا دەمینێنەوە بەڵام کە ئەبەدەنی تێدانێت وەکو لێرەدا خی گەورە باسی کردیە ئەوە لەو حاڵەتە دەمینێتەوە زۆر دەمینێتەوە بەڵام هەتایە نییە. وقد تواترت الأحاديث عن رسول الله صلى الله عليه وسلم أنه يخرج من النار من كان في قلبه أدنى مثقال ذرة من الإيمان چەندین حديث متواتر لە پێغەمبەر هاتی صلى الله عليه وسلم دەربارەی ئەوەی کەوا ئەوانەی کە دەستنا ناو ئاگریش ئەگەر یەک زەڕە ئیمان لە دڵیان هەبی لە کۆتاییدا هەر دەردەستنەوە لە قەدەر گوناهەکانی خی گەورە سزاندا هەر دەردەستنەوە پاشان زۆرێک لە عولەما ئەو حەدیثە دەینەوە ئەوەی کە هەممان جۆمان لێ بووە ئەو کەسێک کە لە بەری ئیسرائیل 99 کەسی کوشتە دەستەلای کەسێکی عابد دەڵێ دەمەوێت تەوبە بکەم تەوبەم لەوێ دەڵێ نەخێر 99 کەس کوشتە تەوبەی سد لە بۆیە ئەویش دەکوژی دەیکاتە سەد ئەوجا دەستەلای کەسێکی عالیم پێی دەڵێ ئەم 100 کەسم کوشت تەوبەم لەوێ بەڵێ دەڵێ تەوبەت هەیە چێ دەتوانی لە بینی تو لە بینی خوا دەرگای تەوبەدا بخاتن بەڵام بڕۆ لەو شارە و لەو وڵاتە مەمنێ بڕۆ فلانە وڵات لەوێن دەرێ کەسانێکی خواپەرست لێتر کاتێک کە بەڕێ دەکەوی لە بۆی کوا بستە فلانە جێ و تەوبەی دەکاتن لە ناوەڕاستی ڕێگا مەلەکول مەوت دەیگاتێ و لەوێندا ڕوحی دەچێشی ئیتر وەکو لە ڕوایەتەکان هاتێکەوە خی گەورە سوبحانه وتعالى لەبەر دەوێت تەوبەکەی لێ قبول بکاتن کە لە ناوەڕاستی ڕێگا فەرمان بۆ ڕێگای دەکات کە لە بینی و لە بینی ئەو جێگای کە لە بۆی دەچی کورد بیتەوە و فەرمان دەکا ئەو مەسافەی کە بەزەیەش لە بینی خۆی لە بینی ئەو شارە خراپە درێژ بیتەوە ئیتر خی گەورە سوبحانه وتعالى لێ خۆش دەبی ئیتر ئەو حەدیثە دەکەنە بەڵگە لەسەرەوەیکەوە قاتل المئة ئەوەی 100 کەسیش کوشتێ مادام تەوبەی دەکا خی گەورە قبولی دەکاتەوە زەوەکو دەڵێ هذا مذهب أهل العلم وإجماعهم على صحة توبة القاتل عمدا كواتەوە مذهبی ئەهل العلم ئیجماعیان لەسەرەوەیکەوە تەوبەی قاتلی کەسێکەوە قاتێک بە عەمدی کوشتیتی بە مسلمانش ناحەق کوشتێ بەڵام بە تەوبەی کردێ ئەوە تەوبەکەی قبولە ولم يخالف أحد منهم إلا ابن عباس هیچ کەسێک مخالفی ئەو ئیجماعی نەکرد إلا ابن عباس خی لێ ڕازی بی طبعا وەکو لە هەندێک ڕوایەت دەجێڕنەوە دەن ابن عباس لێ ئەو فتوایدا کاتێکەوە کەسێک هاتە لای گوتی ئایا کەسێکی کەوا مسلمانێک بەناحەق بکوژی لە بۆی هەیە تەوبە بکە گوتی نەخێر لە بۆی نێت تەوبە بکە کاتێک کە چوە دەرگوتیان لەو هات گوت یا ئیمام فەرمووی ئەو کەسە چاوی سۆر ببووەوە بە تەما بوو کەسێک بکوژی ئەو دوای تەوبە بکە لێ من ئەم ڕێگام لێ داخستکەوە ئەگەر کوشتی هیچ تەوبەت لە بۆ نیە ئیتر ئەوەش لێ دەجێڕنەوە بە هەر حاڵ جمهور وياخذ إجماع أهل العلم لسروي كوات توبي لبوها وأما ما نقل عن بعض السلف من خلاف هذا فمراد قائل الزجر عن سبب التوبة كوا لخلاف أو إجماع دجيرنا كوا هندق للسلف ضلين توبي لبونيا ما بس يعني الزجر عن سبب التوبة أو خلك بقرين ولا سبب التوبة كواتا نتسن بلين ولا ما دام توبي لبوها من إيش خوم دكم زوات توبة دكم ما بس يعني أوه لا أنه يعتقد بطلان توبته مقصد يعني أولية كوا أجر توبة بك باطلة توبكي وهذا الحديث ظاهر فيه إتر زانا كباز دكن بوشوي ومن يقتل مؤمنا متعمدا فجزاء جهنم خالدا فيها فالصواب في معناه أن جزاء جهنم بره جزاء جهنم أو كسا وقد يجازى به وقد يجازى بغيره لو أنا سزاي بداتا خواي يقول بجهنم لو أنا سزاي بغير جهنم بداتا وقد لا يجازى لو أنا خواي يقول سزاي نداتا طبعا ولا قدر توبكي بل يعفى عنه فالكود دبيت ما يكوى عفو بك فإن قتل عمدا مستحلا له بغير حق ولا تأويل فهو كافر مرتد يخلد به في جهنم بالإجماع كواتا أجر كسك بكجي إيمان دارشي بكجي بمتعمدي بالزاني بالزاني وإيمان داره پێی وابی حەڵالە کوشتنی لە کاتێک دەخوا حرامی کردێ ئەوە طبعا بەهۆیەوە ئەو کەسە بەوەی کەوا پێی حەڵالە پێی کافر دەبێت طبعا ئەوە بەو شێوەی وەکو هەندێک لە زانایان لێک دەنەوە زە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لێبی کاتێک کە لێ دەپرسن باشە ئەگەر کەسێک مسلمانێک بکوژی بە ناحەق پێی حەڵال بی بیکوژی کاتێکەوە پێی حەڵال بی پێی کافرش دەبی لە بۆ هەندێکەوە هەتا لە جەهەنەم دەبنێتەوە ئیمام ئەحمەد خوای ڕازی بیتن ڕەحمەتی خوای لێبی زەردەخەنەک بە دووم چاویدا دەفەرمی
ئەگەر نەشی کوژی مادام پێی حەڵال بە ئیماندار بکوژرێ بە ناحەق دەڵێ هەر بەو پێ حەڵال بوونەی کافر دەبی و هەتا لە جەهەنەم دەبینێتەوە. لێردا بە اعتقادەکەی کافر دەبی نەک بە فعلەکەی. کەواتە لێردا بەڕاستی پێویستە ئەوە بزان وەک گوتمان جمهوری عولەما لەسەر ئەوەنە. ئەو ئاتە لە بۆ زەجرە لەبۆی کەوا ئیمانداران فعلەن کوشتنی مسلمانێک بە ناحەق وەکو لەو حەدیثانەش باسمان کرد بەڵکو لە ئاەتەکانش وەکو ئیبن کەثیر فەرمووی لەگەڵ شرک خوای گەورە باس کردێ زۆر خەتەرە. کەواتە کە بەو توندەی باس کرد تاوەکو مسلمانان دەستیان پارێزن لە کوشتنی مسلمان بە ناحەق زۆر گەورەیە. بەڵام ئەگەر شتێ شوا ڕوویدا بوو دەرگای تەوبە بە ڕووی دادەخرێت نەخێر دەرگای تەوبە بە ڕووی کەسدا ناخرێ با تەوبە بکە و خۆشی تەسلیمی میراتگرانی کوژراوەکەی بکە بە حەقی لێ بکەنەوە ئەگەر ویستیان بیکوژنەوە لە بینی خۆی خوش با تەوبەی بکاتن ئیتر ئەو بەو شێوەیە وەکو هەندێک لە زانان دەفەرمون وەکو ئیشارەتمان پێدا مادام نەیفەرمووە ئەبەدەن فەرقی هەیە کەواتە ئەگەر بیفەرموو خالیدینە فیها ئەبەدەن واتە هەتایە ئەگەر بەس فەرمی خالیدەن فیها وەکو لێرە فەرموویتی المکث الطەویل واتە زۆر دەمینێتەوە بەڵام هەتایش نامینێتەوە کەواتە بەڕاستی بەو شێوانە لێک درایتەوە ئیتر دەرگایتەوە بەرەیز کەسێکدا ناخرێ لە خوای گەورە دەپاڕێنەوە لە هەموو گوناه و تاوانێک بمان پارێز بە تایبەتی لە گوناه و تاوانە گەورەکان و بە تایبەتیش خۆیان بمان پارێزەوەی دەستمان سۆری بەخینی هیچ مسلمانێک بە ناحەق و هەم مسلمانانش بپارێزی و هەر کەسێکیش کەوا خوای گەورە با بڵێن مبتەلا بووە بەو گوناه و تاوانە خوای گەورە موفق بکەوە تەوبە بکە و بگەڕێتەوە خوای گەورە لە گوناهی وم لە یەکمان خۆش بی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.